نوێنەرانی مووسڵ لە هەولی بەردەوامدان بۆ دەرکردنی بڕیارێکی پەرلەمانی عێراق کە دەشتی مووسڵ بە ناوچەیەکی وێرانبووی دەستنیشان بکەن، بەڵام هەوڵەکانیان تا ئاستێک لەبەر بەستی فراکسیۆنەکانی تردان. حتى يساك قراري ويران كردني او ولاطي يعني براستي كقرارك بتناو برلمان العراق قرارك السياسيه يعني زور قوتك ناو برلمان العراق حازنا كان او تشتبي تبو سهل نينوا قالك يعني دائما دبيجنا او تشتبي كان بو سهل نينوا كان تقسيمك دبي تو سهل نينوا بلام ايماك وقتك دبي تدوما زيترش تقريبا بنجا وبنج امزاما دروس كردو جمع ما كرد كوم ما كرناو برلمان العراق كاستحداث بكره محافظه بناو محافظه سهل نينوا محافظه تاخي پەرلەمانتارێکی سەر بەدەوڵەتی یاسا ڕادەگەینێ کە نابێت دەشتی مووسڵ لە پارێزگای مووسڵ جیا بکرێتەوە و گشت ئەم پارێزگایە دەبێت لەژێر ناونیشانی وێرانبوون لە قەڵەم بدرێت. بەڕاستیدا دەشتی نینەوە دووچاری کارەسات بۆتەوە و دەبێت ئێمە بە ئاراستی چاکردنەوەی کار بکەین. دەبێت لەمڕۆدا نەک تەنها کار لەسەر دەشتی نینەوە بکەین بەڵکو لەسەر تەواوی مووسڵ. نابێت ناوچەکە بەسەر دەشتی نینەوە و مووسڵدا دابەش بکەین بەڵکو دەبێت کار بە ئاراستەی مووسڵ و دەشتی نینەوە پێکەوە بکەین بەهۆی ئەوەی ناوچەیەکی کارەساتاوین. بەهۆی ئەوەی کە ڕەوشی دەشتی مووسڵ بە ڕەوشێکی کوردەواری دەناسرێ و بەردەوام کێشەی مادەی 140 دەستوری عێراقی هەیە، داعش هەوڵی داوە کە ئەم دیموگرافیا بگۆڕێ و لەلایەنێکی تریشەوە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی جیاجیا هەوڵ دەدەن لەژێر هەر ناونیشانێک نابێت دەشتی مووسڵ لە پارێزگای مووسڵ جیا بکرێتەوە. داعش متعمد بوكو بتر زيانه وبتر ضرر بيخت خلكي في منطقه تشكو منطقه طابعكي كردستانيه تدا هاي رولي ما دوري ما وك اندام برلمان نوكاي هاتيكو ام خو برهف كاين ام لوبيكي ام قاعدكي تشي كاين البرلمان العراقي وام قناعتي تشي كاين جيبو في خلكي اف اندام دي كو ببتا وك بشتك بوما افرجي بو في موضوعي كو ام نجاحات بنين وبرلمان تصويت بكات وباسند كات كو سهل نينوا ببتا منطقه كمنكوب. ساڵانێک کە دەشتی مووسڵ لە ژێر چەتری ڕێکخراوە تیرۆریستەکاندا دەناڵێ و گشت هەوڵەکانیش بۆ یەکلاییکردنی ئەم ناوچە کە ببێتە ناوچەیەکی سەربەخۆیی بەفیڕۆدا دەڕوان. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.